بەڵێ سپاس ئاباس من لە سودی کراوەی کوردستان سوچا لە پێشنگای نێودەوڵەتی ئەو لێر بۆ کتێب لەگەڵتانم لێرە میوانێکمێکە خاوەنیشێک لە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەیش بەڕێز مامۆستا عیمات ڕەشید خاوەنی دەستگای فێربوون. مامۆستا بەخێر بێت. بەڕێزی سپاسانەکەم. سپاس مامۆستا. بەگشتی ئەم شڵاو پێشنگاکە چۆن هەڵەسەنجێنن؟ بەگشتی پێشوازیەکی باشێ لەلایەن خوێنەرانەوە کە ڕویان لە پێشنگا کردووە و هەروەها لە کتێب کڕین کردووە سەرباری ئەو بارە ئابوووریەی کە ئێمە تینە زۆر باش. ئەو داشکاندی کە کراوە تا چەند وای لە هاوڵاتیان کردووە کە کتێب بکڕن؟ دائیمەن داشکان خوێنەر هانەدا بۆ کڕینی کتێب، داشکانەکەش لە 30 تا 40 تا 50 دەستی پێ کردووە. خەڵکێکی زۆر ڕووی لە کتێب کردووە بەبۆی ئەو داشکانە لەبەرەوەی کتێبی ئێمە کوردی کتێبەکانمان بەگشتی هەرزانن. کاتێک کە داشکانیشی بۆکەی خەڵکێکی زۆر سوودی لێبینێ و خەڵکێکەیە من ئەزانم چاوەڕێی پێشنگایە بۆ ئەوی کە بێ لە پێشنگا کتێب بکرێت. بەڵێ هۆکاری چێ کتێبی خۆمان هەرزانترە لەوەی لە ناوخۆ چاپەکرێ یان لە دەرەوە چاپەکرێ و بەڵام هەر هەوڵە درێ بە هەرزان بفرۆشرێتەوە لەبەر خوێنەران؟ بەردەوام وەکو هەموو دەستگاکان هەوڵە دەین کە هەرزان بفرۆشرێت، نرخی هەرزانی دەسەردانی بۆ ئەوەی کە زیاتری خوێنەر سوودی لێ ببینێ و هەروە لایەنێکی تریش هەیە. ئێمە هەوڵە دەین ڕۆشنبیریەکی گشتی لە کوردستان بڵاو بێتەوە کە ئێمە لە کاتێکدا زۆر مەحروم بووین لە کتێب. بەڕاستی لە ساڵانێکی زۆردا لە چاپ مەحروم بووین، ئێستا چاپ زۆرە، کتێب زۆرە، هەوڵە دەین دائیمەن کتێبەکان هەرزان بێت. بەڵێ کەمی بەهای کتێب نرخەکەی نووسەران یاخود وەرگێڕان نیگەران ناکە یان ئەوانیش خۆشحاڵن بۆی قەیناکە کتێبەکەیان بە نرخێکی کەم بفرۆشرێت بەڵام خوێنەر هەبێت، خەڵکی ئێمە وەشیار بێت و خەڵکی ئێمە فەرهەنگی هەبێت. بە پێچەوانەوە چەندین نووسەر و وەرگێڕ هەیە هەوڵەدەن ئەلێن بە ئێماڵین هەرزانکەن، ئێمە مەسەلەن لە مافی خۆمان خۆشە بین، بەس هەرزان بێ بۆی بگاتە دەست خوێنەرە. بەڵێ ئەم ساڵ دەستگای فێربوون ڕەنگە ماوەکەشی کەم بێ پێما بێتەن ئەوت 4 مانگ و نیو تێپەڕیوە لەم ساڵدا. چەند کتێبتان چاپ و بڵاو کردێتەوە؟ ئێمە ساڵانە خۆمان ئامادەکەین بۆ پێشنگای نێودەوڵەتی هەولێر، ئامادەکردنیی زۆر باش وەکو دەستگای فێربوون. لە ئەم ساڵدا هەرچەندە 4 مانگ بۆ ئێمە زۆرە لەبەرەوەی ئامادەی پێشترمان کردو. ئامانزانی لەم مانگەدا کە پێشنگا ئەکرێتەوە 14 کتێبمان چاپ کردووە، 3 کۆمەڵناسی و هەروەها دەروونزانی و هەروەها ڕۆمان و هەروەها فکری چەندین جۆرمان چاپ کردووە. یەک لەو بابەتانە هەڵچوونی دکتۆر محەممەد تاها، چەندین کتێبی کۆمەڵناسی ئاینە، توێرەکانی کۆمەڵناسی پلانە، 2 ڕۆمانی کە وەرجێری مامۆستا ئازاد هاشمەیەکە لە وەرجێرە نایابەکانی هەولێر، چەندین کتێبی ترمان هەوڵداوە کە چاپ بکەین کە کاتە 14 کتێب بەگشتی هێناوانە نوێ بۆ ئەو پێشنگایە. بەڵێ لەسەر چ بنەمایە کتێبەکانتان هەڵەبژێرن بۆ بڵاوکردنەوە؟ چاوەی کەسێک بۆی نووسیون کە بڵاوی بکاتەوە یاخودەوەی وەرجێڕانە تا چەند گرنگی بە بابەت و ناوەڕۆکی کتێبەکانە دەن کە هەموو شتێک چاپ و بڵاو نەکەنەوەکو دەستگاکەی خۆتان؟ ئوستاز ئێمە وەکو دەستگای فێربوون ناسراوین بە چەند بابەتێک. ئێمە هەڵبژاردنی کتێبمان بە لیژنەیە، لیژنەمان هەیە بۆ هەر بابەتێک. لیژنەی کۆمەڵناسیمان کاک ئارام ئەمین شوانی کە ماستێرە لە کۆمەڵناسی بە دەستخۆشیەوە ئەو سەرۆکی لیژنەکەیە. ئێمە کتێبەکان کە پێکەوە هەڵەبژێرین و دانیشین کاک ئارام هەڵەسێ بە هەڵبژاردن و بە دابینکردنی وەرجێر و بە عزیکش خۆی وەرێژێڕێ، ئەوە لایەنی کۆمەڵناسی. لایەنە دەرونیەکان نووسری خۆمانی زیاتر کاری لەسەرەکەین کە دکتۆر محەممەد تاهایە، کە دکتۆر یوسفا، وەرجێرەکمان هەیە بە ناوی کەمال فاڕۆق و هەروەها چەند کتێبی تر هەوڵمان داوە نووسەرە کۆمەڵناسیەکانیشمان وەکو کاک سوێرین، کاک ئارام نووسری خۆمان بێت. بە ئوستاز بڵێم ئێمە بابەتەکانمان ئەکادیمیە زیاتر لەوەی کە بابەتی بازاری بێت. بەڵێ سەبارەت بە وەرجێڕان هەندێک جار ینی ئەمە کەمکردنەوە نییە لە شانی کتێبخانەی خۆمان یان چاپخانەکانی خۆمان، بەڵام لە پێشانگای ڕابردوو هەندێک کتێبم بەردەستکە و خوێندمەوە گرفت لە وەرجێڕانە هەبوو. تا چەند گرنگی بەمایەن کە ئێوە نێڵەن ئەم گرفتە لە پێشان لە کتێبخانەکەیەوە لە چاپخانەکەیەوە ڕووبدا کە کێشە لە وەرجێڕانەکە هەیە؟
من لەگەڵتم کاک کۆمار کێشە لە وەرگێڕان 10 ساڵ پێش کێشێکی زۆر گەورەمان هەبوو لە وەرگێڕان بەڵام ئێستا وەرگێڕی زۆر چاکمان هەیە کە لە زمانەکانی فەڕەنسی و ئینگلیزی و فارسی و عەرەبی وەرگێڕی زۆر نایابمان هەیە ئێمە بۆی کە تووشی هەڵەی وەرگێڕان نبین پێداچوونەوەمان هەیە بەردەوام کتێبەکان پێداچوونەوەی بۆ بکەین کە تووشی ئەو چەند هەڵەیەکی وردێ لەلایەن نووسەریان وەرگێڕ کاتێک کە وەرەگێڕێ هەر کەسێک ئەگەر تەمەشای جلوبەرجی خۆی کا پێی زۆر جوانە تەمەشای کتێبی خۆی کا زۆر پێی جوانە بەڵام کەسانی تر ئەتوانێت ڕخنەت لێ بگرێت لەبەرەوە دایمەن ئەیدەینە هەڵەچنێکی بۆ کرێ یەڵا ئەنێردرێ بۆ چاپ بەڵ لە ساڵی ڕابردوو ئەم ساڵیش سەرۆک بارزانی سەردانی دەستگاکەی ئەوەی کرد لێرە لە بەشی خۆتان هۆکار چێ سەرۆک بارزانی هەموو ساڵێ سەردانی دەستگای فێربوونەکە و کتێبتان لە لاکڕێت ئێمە بە خۆشحاڵیەوە سەرفرازیم بە سەردانی جەنابی سەرۆک هۆکاری سەردان ئەوەیە کە بەجددی ئێمە کتێبەکانمان کتێبی ئەکادیمی و نایابن کاتێک پارەکە هاتە لامان چەند کتێبێکی هەڵبژات دیارە بەدڵی بووە ئەم ساڵیش وەکو بڵێ چاوی ئەجێڕا لە دەستگای فێربوون کە هاتە ناو ژوورەکەمانەوە هەر ڕائسەن کە ئاوری داوە کتێبی عەبدولسەلام بارزانی کە چاپمان کردووە کتێبێکی عەرەبیە چاپمان کردووە زۆر بە خۆشحاڵیەوە دیار بوو پێی خۆش بوو کە ئەوەمان چاپ کردووە کاتێک کە شەمسی تەبریزی دی یعنی زۆرم پێ خۆش بوو یعنی نەسم شەمسی تەبریزی ئەوەم ئەوێت یعنی یەکێک لەو کتێبانەی سەرۆک بارزانی هەڵیگرتووە شەمسی تەبریزی کە سرنجی زۆر ڕاکێشە پاشان من وەکو پێشنیاری خۆم ڕابیای عەدەویمدایە ڕابیای عەدەویشی زۆر پێ جوان بوو گوتی یعنی ئەوە یەکە لە سۆڤیگەرەکانی گەورە و هەروەها کتێبی چوارەم کە هەڵی بژات ئەوار فی المعارف بوو ئەوار فی المعارفی سوورەوەردی کە یەکە لە نووسەرە گەورەکانی دنیا ئەو چوار کتێبەی هەڵبژات بە خۆشحاڵیەوەش هیواداری ساڵی داهاتوش سەردانمان بکات بێگومان کە کتێبەکانتان لەو ئاستەنەوە نەگرنگی بە ناوڕۆکی کتێب و وەرجێڕانەدەن بێگومان جێگەی گرنگجێ بن پێشانگەکەتان و شوێنەکانتان سپاس مامۆستا عیماد ڕەشید خاوەنی دەستگای فێربوون سپاس بۆ کاتێ بێمەتاندا خۆشحاڵم بەڕێزی وەڵا باس من ئەگەڕێمەوە ستودیۆ ناوەند بۆ لایەوە